بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە، پەزیرای سڵاوی خۆم و باقی هاوکارانم لە بەرنامەی تەندروستی بن. بەڕێزان، هاتووینەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تر لە بەرنامەکانی تەندروستی. بەرنامەی ئەم هەفتەمان لەسەر بابەتێکە کە لە ئەسڵا خەبەرێکە کە بڵاو بووەوە، ئەویش نە لە هەموو دنیا بەڵکو لە گۆشەیەکی ئەم دنیا، ئەویش ئەوەیە کە دیسانەوە نەخۆشی ئانفڵانزای باڵندە بینراوەتەوە کە بە ئانفڵانزای پەلەوەر ئەناسرێ، بە ئانفڵانزای مریشک ناوەکانی بەنسبەت فەرقەکە. ئانفڵانزای مرغیشی پێ ئەڵێن کە یەک ڤیرروسە، ئەوەدە چەند جۆر ڤیرروسی هەست، بەڵام ئەو H5N1 معرفی ئەم جۆرە لە ئەو ئانفڵانزاسە. من ئەوە عەرز خزمەتتان کەم کە ئەم ئانفڵانزا لە ئەمریکا بینراوە، ماوەکەیشی کورتە، هەرەوەندە هەفتەی تا 10 ڕۆژێکە تەشخیص دراوە. لە یەکەم جار لە ئیعلامیان کرد کە لە 8 ئەیاڵەتە بینراوە، دوای ئەوەیشە لە وتیان کە لە ئەیاڵەتێکی تریشە بینراوە کە ئەیاڵەتی نۆمە. یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەم جۆرە ئانفڵانزا ئەوەیە کە ئەم جارە لە ناو مانگا گاو مانگا بینراوە، یانێ ئیعلام خەتەرێک کراوە. ئایا خەتەر هەیە؟ دیارە بەهۆی ئەوەی کە بڵاوبوونەوەی ڕەسانەکان ئەمڕۆ ڕەسانەگەر کۆمەڵایەتی زۆرن، کات جاربار هەیە کە خەبەرەکان دوور لە ڕاستیە، دوور لە واقعیەتە. بەڵام مەجەللەکانی علمی ئەمریکا زوو بە پەلە خۆیان دەست بەکار بوون کە زانیاری بن بە مردم لەسەر ئەم نەخۆشیەکە بڵاو بووتەوە. تاو جێگەیشێ بە تلویزیۆنی کۆمەڵە هەڵەگەڕێتەوە. خۆشبەختانە ئەتانین بڵێن کە ئەم نەخۆشیە هێشتا نهاتووە بە ناوچەکانی بڵێن شەرق و هەر لەو بەشە ماوەتەوە، بەڵام ئەمە ناوێ بێتە ئەوەی کە احتماڵی ئەوەی هەر نییە کە ئەم نەخۆشیە لەو ناوچانەی کە ئێمەش ئەژین ڕوو نەدات. بۆیە ئەم بەرنامەمان تەرخان کردووە بۆ چونکە چەند ساڵێ بوو کە پەرەی نەسەندووە و ئەم ڤایرۆسە دیسانەوە سەری هەڵداوەتەوە. من ئەم بەرنامەمان تەرخان کردووە بە پێشکەشکردنی ئەم بابەتە. ئەوەی کە ئەتانی بڵین کە جیاوازیکی هەیە لە ناو مانگا ئەم ڤیرروسە بینراوە، ئەوەی کە بە چه شێوەیەک ئەم ڤیرروسە منتەقل بووە بە ئەو مانگاگەرە، ئەوە خۆی جێگەی پرسیارە. بەڵام ئەو ئەیاڵەتە کە لە ئەمریکا ئەو حیوانگەرە تووشی ئەم ڤایرۆسە بووگەن، چەند شت لە بەرنەزەریان بووگە کە بە هیچ شێوەیەک ئەم حیوانگەرە یانێ بەرخوردیان پێکەوە نەبووە. بۆیە ئەمە توانێت ئەم ڤیرروسە لەلایەن پەرەندەیکە و نەقڵ درا بوێت. ئازمایشیش کراوە، ئازمایشەکەیش ئەوەی دەرخستووە کە ئەو ڤیرروسە کە بە H5N1 ئەناسرێت و ئەوەی کە هاوڕێ هاوکاریشم ئیسا وێنەکەی پێتان نیشانەدا کە شێوەی هەر ئابۆ حاڵەتەسا ئەم H5N1 یا ئەم ڤیرروس مریشکە بینراوە. بەڵام چەند پرسیارێک بۆ سڵامەتی، بۆ حوزەی سڵامەتی هاتووەتە پێشەوە کە ئەوانتانە ئەو بابەتگەرەکە مهم بووگە بۆتانی باسەکەین و پێشکەشتانیەکەین. یەکێک لەو پرسیارانە کە بەهۆی بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسە هاتووەتە پێشەوە ئەوەیە کە ئایا بەکارهێنانی شیر و هێلکە لە کاتێکە کە ئەڵێن ئەم ڤایرۆسە بڵاوە مەترسی هەیە، جێمەترسی هەیە، خەتەرێکی هەیە یا نیەتی. تقریبا جوابەکە ئەوەیە کە ئیعلام خەتەری وان نەکراوە. خۆشبەختانە ئەم ڤیرروسە بە ندرەت بە کەمی ئەگوازرێتەوە بۆ ئینسان تووشیە بێت، بەڵام زۆر بە کەمیە. ئەو ئینسانانیشە کە تووشیە بن زۆرتر ئەوانە کە بەهۆی حرفەکەیانە و لە شوێنگەرێکن کە لەگەڵ گۆشت و شیرە سەرکاریانەز یا ئەوانەی کە لە قەساوخانەکانی مریشکە سەرکاریانست لەگەڵ خوێنە ئەتوانێت ئەوانە زۆرتر جێگەی مەترسیە. بەڵام لە کولە
ئەم نەخۆشیە گواستنەوەی بۆ ئینسان زۆر زۆر بە کەمی ئەوە جێگەیەکی خۆشیە. ئەوەی کە وتراوە پاستۆڕیزەکردن یعنی کوڵاندنی شیر لە دەمایکی زۆر سەرەوە بە ماوەی چەند خولەک ئەوە ئەتوانێت یارمەتی دەربێت یا دڵنیا کاتەوە کە ئەو شیرە بە هیچ شێوەیەک ئەو ڤیرۆسیەتە نەماوە. هەروەها بۆ گۆشت و هێلکەیش ئەوە پێشنیار کراوە کە بیکوڵێنن یانێ کوڵاندنی گۆشت و هیلکەیش خەتەری ئەو ڤیرۆسە لە ناوە بن. ئەم ڤیرۆسە ئەعلامیان کردە کە لە ساڵگەر ئەو ساڵگەرە لەو کاتەوە کە دامەزراوە حتمما من لە کۆتایی بەرنامەکە مێژوویکی کورتیش لە ئەم نەخۆشیە کە چه کاتێک شناسایی کرا نیشانەکانی چۆنن حتمما ئەرز خزمەتان یەکەم. بەڵام ئەوەی کە هەیە وتویانە کە زۆر مەترسی هەیە بۆ ئەوەی کە لە ناو پەلەوەرەکان خۆیانە تووشی بن. فەروازانین لە ماوەی ساڵانی ڕابردووە بە ملیۆن باڵندە بەهۆی ئەم ڤیرۆسە و لە ناو چوون. ئەوەی کە ئەو ڤیرۆسە هەرچەند لە 8 ئەیاڵەت لە 9 ئەیاڵەتە بینراوە، ئەمە ئەوەی کە هەیە هیچ جێگای نگرانی و مەترسی کە دروست نەکراوە کە بڵێن کە جێگەی ترسی هەیە. ئازمایشێک هەیە کە خۆیان بە PCR ناویە بن، ئەڵێت ئەو ئازمایشە توانیویە کە بوونی ئەو ڤیرۆسە H5N1 تەشخیص بدات، بەڵام ئەم ئازمایشە ناتوانێت ئەوەی تەشخیص بات کاتێکە ئەو ڤیرۆسە ئایا فعالە یا غیرە فعالە، یعنی ئەتوانێت هینی خاصیەتی نەخۆشکردنی هەیە یا نیەتی. سازمان بێداش غەزایی ئەمریکا ئەویش ئیعلامی کردووە کوتوویەکە پاستۆڕیزەکردن یعنی کوڵاندنی شیر ئەتوانێت ڤیرۆسەکە غیرە فعال کات، یعنی لە کاری بخاتێتەوە یانە حاڵەتی نەخۆشین و بیماری زایە نەمێنێت. شاید نەتوانێت زەڕاتە ڤیرۆسەکە لە ناو بوات، بەڵام ئەتوانێت کە غیرە فعالیان کە یعنی حتممە کوڵاندنی شیر گۆشت ئەوانە ئەتوانێت ڤیرۆسەکە غیرە فعالکە لەو حاڵەتی کە ئەڵێن بیماری زای یانە کەسەکە تووشی نەخۆشیەکات لەو حاڵەتە بکەوێت. پرسیارێتتر کە هاتووە ئەڵێت کە ئەوەی کە ئەم بوو تاچە ئەنازەیەک بۆ ئینسان ئەم جۆرە خەتەرە. ئەوەی کە تەشخیص دراوە ئەم ڤیرۆسە هەر H5N1 خۆی جۆرجۆریشە، بەڵام ئاوبێ هەست جۆر ئاکەیە وتیانە هیچ فەرقێکی نییە، شێوەیەکی تازە نییە، بەڵام ئەو مەترسیە هەیە کە لە سوویەیەک بۆ سوویەیەکی تر لایەنی لە جۆرێک بۆ جۆرێکی تر بگوازرێتەوە. بینەران ئەگەر لە بیریان بێ بۆ کۆرۆناکەی وا بوو، کۆرۆناکەشی یەکەم جار ئەو ڤیرۆسە هات واکسن دروست کرا، چەند جار ئەو ڤیرۆسە توانی بۆ مقاوم بوون خۆی تەغییر و شکڵ و جەهەشی ئەنجامدا. ئەوەیە کە بۆ ئەم ڤیرۆسە ئەڵێن کە شاید وەکو کۆرۆناکە ئەوە بەهێز نەوێ، ئەوە خاصیەتی جەهش و خۆی بگۆڕێت شکڵێکی تر با بەخۆی، بەڵام ئەوە وەکو پێشفەرز هەر لە نەزەرە ئەگرن. بۆ شیریش پرسیارێکی زۆرە کە ئایا شیر فراوەردەگەر، شیری لەبەنی، ماس، پەنێر ئەوانە چی؟ ئایا ئەوانە جێگەی مەترسی هەیە؟ دیارە وتم ئەم نەخۆشیە فعلەن لە ئامریکا بڵاو بووەتەوە، ئەوان وتویانە کە کۆنتترۆڵی مانگاکان نەکەین، دیارەوان سیستمێکی کامپیوتریان هەیە، نیشانەیانەکان نیشانەگوزاریانەکەن بەو سیستمە ئەوان ئەو سیستم گاوداریگەر خۆیانە خەریکن کۆنتترۆڵەکەن، وتیان ئێمە لەومانە کۆنتترۆل کردگە هانە ژێر چاودێریمانە نیشانەیەشیانمان کردو، ئەو یعنی ئەو مانگان یا گاو مانگە ئەو حیواناتە نیشانە گوزاری کراون کە کامانیانن تووشی ئەو ڤیرۆسە هەن. بەڵام وتیانە کە شیر ئەوە تەوسیەس کە شیرەکە بە شێوەی خام نەخورگێت، هەیە چۆن لەوێ زۆر شیرەکان دێتە فروشکە، لە فروشکەکانە پاستۆڕیزا کردێت، مەواد نگاداراندا ئەدرگێلیان، بەڵام کەسانێکن پێیان خۆشێت لە شیری تەبیعی 100% کەڵک وەربگرن، بۆیە چون لە مستەقیم بە شێوەی مستەقیم لەو شوێنگەرەکە مانگەکانە دۆشن لەوێ ئەو شیرە تەهیاکەن، تەوسیە کراوە کە ئەو شیرە حتمما بکڵێت بە
خامی مەصرف نەکردێت و تووشیانەکە تەنیا پاستۆڕیزەکردن جێگەی ئەمنبوونی خواردنی شیرە. پرسیارێتتر کە بۆیان هاتووەتە پێشەوە خواردنی هێلکەیە، هێلکەی مریشکەکان ئایا جێگەی مەترسی هەیە یا ئەوەی کە بێخەتەر و خەتەرێکی نییە. ئەڵێن کە ئەنفڵانزای باڵندە هەرچەند بۆ جوچەگەرە زۆر خەتەرناکە کاتێک کە بڵاوێتەوە ناو ئەو پەلەوەرگەرە یەکەم قەتڵ و قوربانی کە ئەو ڤیرۆسایگرێت لە ناو جوچەکانە، یانێ بە شێوەی ئەتان بڵین کە 100% یەکسرە لە ناویانەبات. ئەڵێ ئەزانین کە ئەو خەتەرە هەیە، بەڵام ئەوەی کە حتمما لە ناو هێلکە بێت چە چەرمێنەکەی چە زەردێنەکەی واقعەن شێ مەدرەکێکی وا بەدەستەوە نییەوە بە بەعید و دووری شێزانن کە هێلکە ڤیرۆسەکەی بێت. چه کاریشیانگە چیان کردووە لەو شوێنانە؟ ئەوان وتیانەکە ئستحفازمان کردووە، ئەو منتەقەگەرە دیاریمان کردووە کە مەسەڵەن تا چه ئەنازێک تا چە منتەقەیەک بۆ ئەوە شوێنێ منتەقەیەک بۆ منتەقەی تر ئەو ڤیرۆسە نەگوازرێتەوە، ئەو حیوانگەرە بۆ لەوەڕ بڕۆنە ئەو شوێنگەرە. بەڵام بۆ هێلکەکە هەروتویانە کە ئەوەی کە هەیە ئەڵەن لە 3 هەفتە تا 40 ڕۆژ هێلکە ئەمێنێتەوە، بەڵام لە ناو یەخەچاڵە ئەویان وتیانە کە هەر ئەو 3 هەفتە یا ئەو 21 ڕۆژە بۆ مانەوەی هێلکە لە ناو یەخەچاڵە مناسبە. و هەروە تەکیدیشیان کردووەتەوە کە هیچ نیگەرانیەک نییە بۆ ئەوەی کە ئێمە بترسین کە هێلکە ئەو ڤیرۆسەی تێبێت. ئەگەر ئێمە هێلکە مەصرفکەین ئەو ڤیرۆسە بڕواتە ناو لەشمانەوە. بۆ گۆشتیش، چە گۆشتی حیوانات چە گۆشتی مریشک ئایا جێ مەترسی هەیە؟ ئەڵێن کە مشاهدات ئەوەیە کە لە گۆشتی حیواناتە مشاهدە نەکراوە، بیران تەوەجۆکەن لە گۆشتی حیواناتە نە لە گۆشتی مریشکە، بەڵام ئەڵێن کە لە گۆشتەکەی من مشاهدەمان نەکردووە، لە شیرەکە چرا بینراوە. ئەڵێن کە بۆ ئەوەی کە جێگەی نگەرانی نەبێت بیکڵێن گۆشتەکە بکڵێنن، ئەو کڵاندنە حتممەە ئەو ڤیرۆسە لە ناوەبات و غێرە فعالیەکات. پرسیارێتتر کە هاتووەتە ئاراوە ئەوەیە کە ئایا واکسن چی؟ ئایا واکسنی بۆ دروست کراوە؟ واکسنی بۆ هەیە، واکسن هەیە، بەڵام چونکە ئەم نەخۆشیە ناگوازرێتەوە بۆ ئینسان یا زۆر بە کەمیە گوازرێتەوە، ئەوەیە کە ئەڵێن کە ئەو واکسنە هەیە، بەڵام ئیسە زەرورەتێک نییە کە تەهیەی واکسنەکە بکەین، یانی ئەو واکسنە تەهیە بێت. ئەڵێت کە دوو جۆر واکسنیش هەیە، کاندیدن ئەگەر ئەحیانەن ئەو شیوعە زیاترەوە بێتەوە زۆرترەوە بێتەوە، حتممەە لە واکسن بەکارەبن، یان ێتر گیانی ئینسانەکان کەوێتە خەتەرە و حتممەە بیر لەوەکەنەوە کە واکسن تەهیە بکرێت. بەڵام وتیانە واکسنەکە ئایا زەروریە؟ ئەڵێن کە هیچ مەدرکێک ئیسە لە حاڵی حاضرە بەدەستمانەوە نییە کە داڵی بەر ئەوە بێت کە حتممەە ئەبێ واکسن بکردن، بەڵام وتیانە ئەگەر زیاد بێتەوە حتممەە یعنی لە کەوێتە ناو مرۆڤ لە مرۆڤ بگوازرێتەوە بۆ مرۆڤ، حتممەە بەرنامە و سیاسەتی ئەو کاتە ئەوەیە کە واکسن دروست بکرێت. بینەرانی خۆشەویست، من لێرە ئاگادارکەمەوە باوجودەوە کە ئەم نەخۆشیە لە 9 ئەیاڵەتی ئامریکا مشاهدە کراوە، تا حاڵی حاضر فقط یەک ئینسان یعنی یەک کەس ئەو ڤیرۆسیەگریان تاو کاتێک ئەم بەرنامە بۆیەوە ئامادەکەین یەک کەس ئەو ڤیرۆسیەگرە، بۆیە جێگەیەکی نگەرانی هەیە، بەڵام ئەو جێگەی نگەرانی وەکو کۆڕۆنا یا وەکو نەخۆشیگەرێکی تر جۆرگەرێکی تر ئەنفڵانزا ئەوە نییە. لە شوێنێکی ئەم دنیا ئەو نەخۆشیە هەیە، بەڵام احتماڵی هەیە بەهۆی گۆڕانی ئاوهەوا ئەو نەخۆشیە بڵاو بێتەوە. بۆیە بینەران جارێکی تر ئاگادارەکەینەوە، هیوادارین کە ئەو ڤیرۆسە نەگاتە ئەو ناوچرانەی خۆمان، بەڵام گەی تەنیا ڕێگا کوڵاندنە، چە هێلکە
چە شیر چە گۆشت. لە ئاخری بەرنامەکەمانەوە پێم خۆشە کە من لەسەر ئانفڵانزای مرغی باڵندە یا پەلەوەریشی پێڵێن کە من خولاسەی ئەرز خزمەت بینەرانمان کەم ئەوەی کە ئەم ڤیرروسە لە ساڵ 1970 بۆ یەکەم جار شناسایی کرا کە مشاهدە بوو کە پەلەوەرەکان زۆر لە ناوەچن تووشی مەرگومیرە بن کاتێکە گەڕان متۆجی بوون کە ڤیرروسێکە ئەو ڤیرروسە جۆرێکە لە ئانفڵانزا کە هەر بە ئانفڵانزای مرغی یا ئانفڵانزای پەلەوەرەکان ناسرا کە ئەوە هۆکارە بۆ مردن و لە ناوچوونی ئەو پەرەندەکان. بەڵام بۆ گواستنەوەی بۆ ئینسان زۆر زۆر کەمە. تقریبا لە 1970 تا ئیسا ئەگەر حساوی بکەین ئەکاتە 27 ساڵ ئەم لە ماوەی ئەم 27 ساڵە شاید 1000 کەس یان 1000 دانە مرۆڤ تووشی ئەم ڤیرروسە بوون. بۆیە بەتایبەت ئەوانش کەسانی بوون کە لە کارگاگەر قەساویە لەگەڵ ئەم پەلەوەرگەرە سەرکاریان بۆ بێت ئەو ڤیرروسیانە گردووە. بۆیە لە ناو مرۆڤە تووشبوونی مرۆڤ زۆر زۆر کەمە، سەرایەتکردنی زۆر کەمە. تەسیرەکەشی زۆرتر وتم لەسەر سەنایع غەزاییە، گۆشت و شیر و ئەو کارخانەگەرە کە ئەو مەوادە تەهیاکان لەسەر ئەوانە زۆر هەیە. دیارە زەرەرگەر اقتصادیشی هەیە. بینەرانی خۆشەویستمان ئەگەر تەوەجویان کرده بێت چەند ساڵ پێشیش هەر لە ناوچەی خاوەرمیانە ئەو نەخۆشیە بڵاو بووەوە و چه زەرەرگەرێکی اقتصادی و کاتە درا، یعنی بۆ وێنە ئەو دامداریگەرە کە مریشکیان پەروەرشەدا و مرغداریگەرە مەجبور بوون کە هەمویان لە ناو من و بۆن و بیان سووتێنن، یا ئەو سەنعەتە ڕاکتەکە لە گۆشتە سەنعەتی گۆشتە ئەو کاتە هاتە بەرەوە. نیشانەکانی تقریبا وەکو ئانفڵانزای معمولی وانە نیشانەکانی ئەتوانێت تابێت، یعنی لەش گەرمەوێت، یاوەکە ئەو لەشە ماندوویەتیە، زەعف ئەزۆلانیە، لە بازی حاڵەتە ئەو ئازارە ئەوە زۆرە ئەو کەسە تووشی حاڵەتگەری وەکە ڕشانەوە بێت، ناوسکێشە تووشیە بێت، لە لووت و قورگیە ئاو تێدیانێ ئاو لوتی بەرەوێت، ئەوانە ئەتوانێت نیشانەکانی بێ. هەناسە تونیە، قورگێشەیە، لە حاڵەتێکیشە ئەتوانێت چاو وەرەمەکات یان چاو بەرەو سووری ڕوات و تووشی ئاوسانە بێت. تا ئەو جێگەیشە کە هەیە ئەبێت لەو کاتەکە ئەو نەخۆشیە بڵاو ئەبێتەوە دەستورالعەمەڵێکە هەیە ئەوەیە کە ئەڵێن کە ئەو تەماسە لەگەڵ حیواناتە محدود بکرێتەوە. لێرە هاتیینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیشمان. هیوادارم کە جێگەی ڕەزامەندی هەموو لایەک بێت و بەو هیوایەکە ئەم ڤیرروسە هەر لەو جێگەکە هەیە لەوێ ڕیشەکەن بێت و ئەو منتەقە ئەو ناوچانەی کە ئێمە ئەژین تووشی ئەم نەخۆشیە و ئەم ڤیرروسە نەبن. لێرە هاتیینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیشمان. هیوادارم کە جێگەی ڕەزامەندی هەموو لایەکتان بێت تا بەرنامەی هەفتەی داهاتوومان لەلایەن خۆم و باقی هاوکارانم ژیانێکی پڕ لە شادی و تەندروستیتان بۆ بە ئاواتەخوازی.